بەهەرحاڵ ئەمە زەمەنی خۆی دێ بۆ جوابدانەوەی بە عەمەلی. خوای گەورە فەرمێ فەلا تەخشەون الناس وەخشەونی، لە خەڵکی مەترسن، تەنها لە خوای گەورە بترسن. و ئەش فەرمێ وەلەینسوڕەنە الله من یەنسوڕه، حتمما خوای گەورە ئەو کەسە سەرخا کە دینەکەی خوا سەرخا. بەڵام هەموو ئەم ئەحکامانە و جێبەجێکردنیان پەیوەندیان بە توانا و دەسەڵاتەکەەوە هەیە. ئەم توانا و دەسەڵاتەش مادام ئەم فەرزانە بەبێ ئەو جێبەجێ نابن، فەرزە دەست بخرێن، یعنی فەرزە لەسەر مسلمانان ببن بە خاوەنی ئەو هێزە. خوای گەورە بە فەرمانە فەرمێ وأعدوا لهم ما استطعتم من قوة ومن رباط الخيل ترهبون به عدو الله وعدوكم وآخرين من دونهم لا تعلمونهم الله يعلمهم وما تنفقوا من شيء في سبيل الله يوفى إليكم وأنتم لا تظلمون. يعني هرچی ئەتوانن لە تواناتانە هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی دژمنەکان ئامادەی بکەن. واعدوو یعنی پیاوانێکی مەشق پێکراو، پیاوانێکی جەنگاوەری بەهێز و کە ئامادەسازی ئیمانیان بڕی بێ و ئامادەسازی شەرعیان بڕی بێ و مەشقەوانی و فێربوونی جۆرەکانی بەکارهێنانی جۆرەکانی چەک و پلانی شەڕ جەنگ و ئەو جۆرەشتانیان هەموو زانی بێ. ئەنجا من ڕیباط الخەیل کە لەو زەمانەیە هەموو ئەسپی دابەستیان بۆ بەکارهێناوە و خزمەتیان کردو بۆی لە جیهادەکەی خزمەتیان بکات و تەدریباتیان پێکردو. لەم زەمانەیان وە شکاڵی سیارە هەیە یا چەکی تر هەیە، ئامێری تر هەیە. ترهبون به عدو الله وعدوكم. تۆ دەمانچەیەکت پێ ببرا لە بازار ڕابڕۆی خەڵک شەڕ پێ نافرۆشێ. کلاشینکۆفێکت بەشانەوە بێت دوو کەس بە دەمانچەش و شەڕ پێ نافرۆشن. تۆ ئاربیجیەکەت هەڵگرت بێ خەڵک لە ناو لە خانوویەکی شابن لە سنگەری شابن ناوێرن فیشێکێک پێوە بنێن. ئێوە 5 کەس بن و تۆپێکتان پێبێت تەبان کابرا بە مدەڕعەیەکی شۆ بێ هەرە ترسێ. ئێوە 100 کەس بن و قووەت و ئیمکانێتێکی باش و تەدریبی باشتان کرد بێ تەبان 1000 کەس لێتانە ترسێ. ئێوە 1000 بن بە تەکید 10,000 لێتانە ئەترسێ. هەروەهاشە إن يكن منكم 20 صابرون يغلبوا 200. بۆ یەکەوە بۆ ئامادەکردنی ئەمە خوای گەورە فەرمێ ترهبون به عدو الله وعدوكم. باشە هیچتان نەکردو بەس چەکدارین. ئەو کاتە دژمنە ترسێ. ئەوێرە ئەو کاتە قورئانەکەمان بسووتێنێ، ئەوێرە ئەو کاتە بە کەیفی خۆی خەڵکمان ڕابفڕێنە و زیندانیان کە وەڵا ئەنتی تیرۆرمان بۆ بەرامبەر بەکاربێنێ و دژی ئێمە دای بمەزرێن و مەعاشیان بداتێ لە بەیت المال. ئەتوانێت خەڵکمان بچەوسێنێتەوە، ئەتوانێت مافمان بخوا کە ئێمە دەسەڵاتێکمان هەبوو، ئەتوانێت بە ناوچەکەمان داگیر کات و بیرە نەوتەکان بدزێ بۆ خۆی. بە تاکید ناتوانێت. ئەنجا خۆ هەر ترساندنی ئەمانە نییە کە چاویان لێمانە. خوای گەورە فەرمێ وآخرین من دونهم لا تعلمونهم الله يعلمهم. دژمنانێکی تریش هەن کە ئێوە ناسن نادیارن لە ئێوە، بەڵام خوای گەورە ئەزانێکیان. ئەوانەی لە پشتی ئەوانی شەو نەترسن. ئەنجا دێتە سەر سەروەت و سامانە فەرمێ وما تنفقوا من شيء في سبيل الله يوفى إليكم وأنتم لا تظلمون. ئەو کاتە هەرچی شتێک کە ئێوە لە پێناوی خوای پەروەردگارە بیبەخشن پاداشتی وەرەگرن و ستەمتان لێ ناکرێ. خوای پەروەردگار یارمەتی دەرمانی و بێ و تێمانگەێنە لە دینەکەی و ئەم جیهادە و ئەم ئەحکامانە ڕۆشنتر بێ، لە عەقیدەمانە بچەسپێ، لە ممارەسەمانە دەرکەوێ. خوای گەورە یارمەتی دەرمان بێ تاکتاکمان لەسەر ئەمە پەروەردە بین هەتاوەکو کۆمەڵێکی عەقائیدی ئومەتێکی عەقائیدی لەسەر پەروەردە بێ، یارمەتیماندا هەتاوەکو مەرحلە بە مەرحلە ئەڕۆین و ئەو قووەت و دەسەڵاتە دروستە بێ بۆ سەروەرێتی شەرع. أقول قولي هذا